ئەبێ بەژێر و نادەنێ و ئەی بە تەمای چیەکەن لێرە ئەو قەرەباڵکی ئاوەستن گاڵتەمان پێکەن چیەکەن ئێوە ئێستا بۆ تەمەنەوە ئەوانە لەسەریا بۆ شتێکەوە ئێمە ئەوان لە بەنانە ڕق و بە کرێکاری بەخێو کرد ئەوە پاداشەکەمانە قەیچێکە حەقی خۆمانە پێمان سوولی گەورەیە لە هەموو کەس گەورەترە ئەوەیە بەر خەتای ئەوە بەتەنیا خەتای ئەوە دەبانە هەوەکەش بنەژورێ یانەوە هەوەکەم بەنەوە یان پارەکەم بەنە ببڕۆ هەویان بۆ لێوەرگتون لیاوە گوتوشانە بۆ بەناو دەخوێنێتان دەینی نەناویشیان خوێندومەنە پارەکەشمان گوێتان هەڵخستووە لە بەیانیەوە ناویەوەی نەخوێندێتەوە تاسە نام نەخوێنراوەتەوە ناوەڵە ئەمە دوو جارە بازانە بێنجاری 15,000 و 20,000 و کرێسارە بە بڕۆمەوە موچەکە و چەنە 15-20,000 داوە بە کرێ تەکسیەوە 120 بیستەکەی لێ ڕۆژ بیستەکە زیاتر ڕۆیشتووە زیاتر ئەی ئاوم خوازە تۆشتمان دەوێت